ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان بە سوچوار من هاژە غەفور لەگەڵ هاوکارم سۆڤان فەرمان لە کۆمەڵە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و هەروەها ڕێنمایە توند و ڕێکارە توندەکانی کە تایبەتە بە کۆرۆنا هاتینەوەلاتان و گفتوگەی لەسەر دەکەین. ئەمڕۆز حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی ڕۆژانی دیکە ڕێنمایەکان توند زیاتر دەکات بۆ هاوڵاتیان ڕێکارەکان توندتر دەکرێت. ئێمە لێرەوە سڵاوی خۆمان ڕۆژباشی خۆمان لە هەموو کارمەندانی تەندروستی لەو کارمەندە ماندوونە ناساناکەین کە پێشمەرگە ئاسا ئەمڕۆ لە تێکۆشاندان لە هەوڵدان کە زۆرترین ڕێنمایی بن بە هاوڵاتیان و بە هاوڵاتیان بڵێن کە پابند بن بە ڕێنمایەکانی تەندروستی و بتوانن کە پارێزگاری لە گیانی هاوڵاتیان بکەن بۆی کە تەندروستێکی باش و سەلامەت بن. بۆ هیواین تەندروستێکی زۆر باشتان هەبێ ڕۆژێکی پڕ لە تەندروستی بەڕێکەن لەگەڵمانە. بەڵێ ڕۆژتان باش بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم لە هەر شوێنێکن دڵتان شاد و لەشتان ساڵ بێت. هەروەک هاژا باسی لێوە کرد ئەو ڕێکارە توندانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە گیراوەتە بەر بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا یەکێکە لەو کارە سەخت و گرنگانەی کە هەر حکوومەتێکی تر بێت دەگرێتە ئەستۆ لەگەڵ ئەوەشان لە بەرامبەر ئەوە دەبێت هاوڵاتیانیش هاوکار بن کەواتە ئێمە بە دوو قۆناغا دەتوانین بەرەنگاری ئەو ڤایرۆسە کوشندەیە ببین یەک هاوکاری حکوومەت و دوو وشیاری هاوڵاتیان کە چۆن بەرەنگاری ئەم نەخۆشیە ئێمەش لەسەر ئەمە ئەمڕۆ بابەتمان دەبێت و میوانمان دەبێت کە بانگشتی میوان دەکەین کە چۆن باس لەوە بکات چۆن خۆمان بپارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا بە تایبەتی ئێستا کە ئێمە لە ماڵەوەین و ئەو ڕێکارانە چین کە ئێمە دەتوانین بیانگرینە بەر بۆی کە پارێزراو بین بەرامبەر بەم ڤایرۆسە و ئەوەش لە یاد نەکەین کە ئەمڕۆ یادی ڕاپەڕینە و جگەلەوە هیچ شار و شاشکەکان بەسرە ئێمە بۆی هات کە ئەمڕۆ یادی ڕاپەڕینی ئاکرەیە و سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کوردستاندا دەنەوێنین و ئەمڕۆ لەسەر ئەوە ئێمە پاکیژمان بۆتان ئامادە کردووە. بەڵێ سۆڤان سەرەتا کورتێک لە هەواڵەکان و گرنگترین هەواڵەکانمان بۆ بخوێنەرەوە کرد. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو کردەوە. سەرۆکی هەرێمی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە کە نێچیروان بارزانی لە پەیامەکەدا داوا لە هاوڵاتیان دەکات ڕێنمایەکانی تایبەت بە خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێ بکەن و هاوکار بن. دەشڵێت خۆپاراستن باشترین چەکی بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە. سەرۆکی هەرێمی کوردستان ئاماژەی بۆش کردووە ڕێکارەکانی حکوومەت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بەرز دەرنخێنرێت و هاوکات داواش لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکات بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هاوکاری هەرێمی کوردستان بکەن. وەزارەتی تەندروستی سێ حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنای ڕاگەیاند. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا پشکنینی تایبەت بۆ کۆرۆنا بۆ 99 کەس کراوە و دەرکەوتووە لە ژمارەکە 3 کەسیان هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. وەزارەتی تەندروستی ئاماژەی بەوەش کرد 3 توشبۆکە بەریەک کەوتنیان لەگەڵ یەکتری هەبووە کە لە ئەو قوتابیە توش بووە کە لە هەولێر بووە و پێشتر لە ئێران گەڕاوەتەوە. جەختیشی کردەوە باری تەندروستی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا جێگیرە و تا ئێستا 19 حاڵەتی هەڵگری ئەو ڤایرۆسە تۆمارکراون. وەزارەتی ناوخۆ هاتوچۆی هاوڵاتیان لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان قەدەغە دەکات. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا چەند بڕیارێک لەبارەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنای دەرکرد و ڕێکارەکانی خۆپاراستنی لە کۆرۆنا تونتر کرد. وەزارەتی ناوخۆ ڕای دەگەێنێت هاتوچۆی هاوڵاتیان لە 14 ئەم مانگە لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستان ڕادەگیرێت و هاوکات جوڵەی بازرگانی لە دەواازەکانی باشماغ و پەروێزخان و حاجی وەمەران سنووردار دەکرێت. وەزارەتی ناوخۆ جەختیش دەکاتەوە کە دوایین وادە بۆ گەڕانەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێران 16 ئەم مانگەیە کە هاوڵاتیان دەبێت پابند بن بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا.
حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو بۆ جێبەجێکردنی یاسای چاکسازی دەنێت. وات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان سەرپەرشتی کۆبوونەوەیەکی تایبەت بە جێبەجێکردنی یاسای چاکسازی کرد و ڕایگەاند جێبەجێکردنی یاسای چاکسازی لە داهاتوودا یەکێک دەبێت لە پلانەکانی حکوومەت. ئاماژەی بۆش کرد دەبێت چاکسازیەکان بەردەوام بن و داهاتەکان فرە چەشن بکرێن. هەر لەو کۆبوونەوەیەدا بڕیار درا سێکتەری کارەبای هەرێمی کوردستان باشتر ڕێک بخرێتەوە. و وەزارەتی تەندروستی عێراق دوو حاڵەتی دیکەی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەاند. وەزارەتی تەندروستی ژینگەی عێراق لە بەیاننامەیەکدا ئاشکرای دەکات دوو حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان کراون. یەکێکیان لە کەربەلایە و ئەوەی دیکەشیان لە نەجەفە. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق دووپاتیشی دەکاتەوە کە کۆی گشتی ژمارەی توشبووان گەیشتۆتە 68 کەس و کۆی مردووان گەیشتۆتە 8 کەس و ژمارەی چاکبوونەکانیش 15 کەسە. دەم و شەک ئاراستەی بنکەی سەربازی تاجی لە بەغدا کران. شانەی ڕاگەاندنی ئەمنی ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاند دەم و شەکی کاتێشا ئاراستەی بنکەی سەربازی تاجی کە هێزەکانی ئەمریکا لەو بنکەیان کراوە. ئاماژەی بەوەش کرد دەم و شەکەکە لە ناو بنکەکە کەوتونەتە خوارەوە و سەکۆی ئاراستەکردنی موشەکەکانیش دۆزراونەتەوە. بە پێی زانیاریەکانیش لە هێرشە موشەکەکەدا دوو سەربازی ئەمریکا و سەربازێکی بەریتانیا لە بنکەی سەربازی تاجی کوژراون. وەزیری دەرەوەی تورکیا ڕای دەگەێنێت کار بۆ بە هەمیشەییکردنی ئاگربەست لە ئیدلیب دەکەن. مەولود چاوشۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە کۆبوونەوەیدا لەگەڵ فراکسیۆنی ئاکاپا لە پەرلەمان ڕایگەیاند کار دەکەن بۆ ئەوەی ئاگربەستی کاتی لە ئیدلیب بە هەمیشەیی بکەن. ڕایشی گەیاند لەسەر ئاستی سەربازی لەگەڵ رووسیا لەبارەی ڕەوشی سووریا و ئیدلیب لە گفتوگۆدان و جەختیشی کردەوە هەوڵی کردنەوەی ڕێگای M4 بۆ هاتوچۆکردن دەدەن. و ئەمریکا بەهۆی کۆرۆنا گەشتەکانی لە وڵاتانی ئەوروپا بۆ وڵاتەکەی قەدەغە کرد. دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بڕیاریدا تا 30 ڕۆژ هەموو گەشتێک لە وڵاتانی ئەوروپا بۆ وڵاتەکەی ڕابگرێت. دۆناڵد ترامپ ئاماژەی بەوەش کرد لە پێنا و سەلامەتی گیانی هاوڵاتیان هەموو ڕێگەیەک دژی کۆرۆنا دەگرنە بەر و هەموو دەسەڵاتەکانی لەو بارەیەوە بەکاردەهێنێت. ترامپ ڕایشیگەاند ئەمریکا توانای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای هەیە و ڕۆژ دوای ڕۆژی ژمارەی توشبووان لە وڵاتەکەی کەم دەبێتەوە. ئەمیش کورتەیەک بوو لە هەواڵەکانی ئەمڕۆ. سبەی ڕۆژی هەینە بێگومان کاتی پێش کۆڕۆنا هەموو کەس نزیکی بەهار بوو خۆی ئامادە کرد بۆ سەیران و چوونە دەرەوە. بەڵام بە گوێرەی ڕاگەنراوەکان حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ڕێگرتن لە کۆرۆنا بۆ ڕێگرتن لە ئەو مەترسیانەی کە هەیە و بۆ پاراستنی تەندروستی هەمومان هەموو هاوڵاتیان کەمکردنەوەی قەرەباڵغی پێویستە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان بمێنەوە. بێگومان سەیرانەکان تەواو نابێ وەرزی هاوین بەهار دوور و درێژە بۆ هیوایین کە بە زووترین کات ڤایرۆسی کۆرۆنا تەواو بێت و هەموو ئەو کاتانەمان بۆ بگەڕێتەوە. بەڵام لە ئێستادا چەند هەفتەیەک پارێزگاری خۆمان پاراستنی تەندروستی خۆمان و دەوروبەر و مناڵەکان ئەمە زۆر لەوە گرنگترە کە بمانەوێت بە چەند کاتێک هەم قەرەباڵغی دروستکەین هەم مەترسی دروستکەین لەسەر گیانی خۆمان و هاوڵاتیانیش کە هەروەک سەرۆکی هەرێمی شەڵێ بەهێزترین چەکی ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا خۆ پاراستنە. جگە لەوەی کە سۆمان هاوڵاتیان ئەچنەوە بۆ دەرەوە قەرباڵغی دروستەکەن بەشێکیانڵەن ئەچینە سروشتەوە بەڵام ئەو قەرباڵغی کە دروستە بێ ئەمە زیانی هەیە بەرکەوتنی هەیە. مەترسیەکان بۆ بڵاوبوونەوەی کۆرۆنا زۆر زیاترەکە بۆیە تکایە لە ماڵەکان بمێنەوە شووەکی زۆر خۆشتر وەرگرن هەم بە سیرکردنی تەلەڤیزۆن بێ بە خوێندنەوەی کتێب بێ بە کاتێک دانێن بۆ خێزانەکان کە لە ماوەی ڕابردووە زۆرێک لە خەڵک هەمووی گلەیەوەیە کرد کاتمان نییە بۆ یەکتری یان دانیشین کاتەکان بەهۆی دەوام ئەوانەوە بەڵام ئێستا فرسەتێکی باشە بۆی کە لە ماڵەکان بمێنینەوە. بەڵێ هاژە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ترس و دڵەڕاوکێ لەناو خەڵکە زۆر بڵاو بۆت وەک باسی لێوە کراوە بەشێک لە هاوڵاتیان بە سەرنجڕاکێشترین شێوە هەوڵی ئەوەی ئەیان کە ئەو ترس و دڵەڕاوکەیە
کەمتر بکەنەوە و وەکو خۆپاراستنێک لە مەترسی کۆرۆنا جێبەجێ بکەن ئەو کارانی کە دەیکەن و بەشێکی دیکەشیان ئەیانەوێت بە سەما و پێکەنین ئەو ترسا بڕەوێننەوە و تا ئێستا زیاتر لە 3000 کەس لە 29 شوێن کەرەنتینە کراون کە ئێمە ئێستا لەم ئینهاوسە بینەری دەبین بزانین چۆن ئەو ڕۆژانە بەڕێ دەکەن. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی خێرا لە وڵاتانی جیهان لەسەر ئاستی تاک و حکوومەتەکان ڕێکاری و شوێنی جیاواز بۆ خۆپاراستن لەو ڤایرۆسای گیرایە بەر. حکوومەت لە ڕێگەی ڕێکار و ڕێنماییە پزیشکیەکان، داخستنی شوێنە گشتیەکان و ڕاگررتنی دەوامی دام و دەستگامیریەکان کار بۆ ڕێگری لەو ڤایرۆسە دەکات. بەو پێی ڤایرۆسەکە ڤایرۆسێکی گواستراوەیە و لە ڕێگەی کۆکە و پژمین دەگوازرێتەوە. هاوڵاتیان لەسەر ئاستی تاکە کەس ڕێگەی جیاواز و سەرنجڕاکێش بۆ خۆپاراستن لە کۆرۆنا دەگرنە بەر بە شێوەیەک بوونەتە جێگەی باس و کۆمنتی بەکارهێنەرانی سۆشیال میدیا و میدیا جیهانیەکان. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ترس و دڵەڕاوکێکی زۆر لە لای هاوڵاتیان دروست بوو. بۆیە ناچار بوون ڕێنمایی و ڕێکاری تەندروستی بگرنە بەر، ئەویش بەخۆ و دوورگرتن لە بەریەککەوتن و تەوقەکردن و دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ و بەکارهێنانی دەمامک. بەڵام هەردوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و جێبەجێکردنی ڕێنمایەکان لەلایەن هاوڵاتیان دیمەن و ڕێوشوێنی ناوازە و جیاوازیان گرتە بەر. بەشێک لە هاوڵاتیان بە شێوەیەکی سەرنجڕاکێش خۆیان کەرەنتین کردو و بەشێکی دیکەشیان بە سەما و هەڵپەرکێ و خەندە و پێکەنین مەترسی خۆیان دەوروبەریان کەم دەکەنەوە. تا ئێستا زیاتر لە 3500 کەس لە 29 شوێنی جیاواز لە هەرێمی کوردستان کەرەنتین کراون. هاوکات وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو ڕێوشوێنێکی بۆ ڕێگری لە تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا گرتوۆتە بەر، بەردەوام چاودێری دۆخەکان دەکات. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەش بەشێک لە دەرمانخانەکان بەهۆی زیادکردنی نرخی پێداویستی تەندروستی خۆپاراستن لە کۆرۆنا سزا دراون و بەشێکی دیکەشیان بەبێ بەرامبەر دەمامکیان بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرد. هەموو ئەوانش دیمەنی دەگمەنی لە بیری خەڵک داناوە. هاژە غەفور، کوردستان 24. هەروەک ئێستا ئێمە ئاماژە بۆواکەین کە بە بەردەوام بە خەڵکەڵین ڕێگەکانی خۆپاراستن بگرنە بەر. چکە ئێمە سەرەتا باسمان لەوە کرد بەرگیری بکەین لەوەی کە نەخۆشەکە نێتە کوردستانەوە و زۆر ڕێگەکانیان تون کردووە. ئێستا کە نەخۆشێکە هەیە دەبێ ئێمە هەوڵی ئەوە بدەین کە بزانین چۆن ڕێگری ئەەکەین بەرامبەر بەم ڤایرۆسە و یعنی گرنگترینیش لەوە ئەوەیە کە ئێمە چۆن ئەتوانین هاوکاری حکوومەت بین بە وشیاری خۆمان و بەو شێوەیە کە دەبێ مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسە بکەین. چونکە بەڕاستی ئێستا ئەم ڤایرۆسە هیچ پەیوەندیەکی بە پێشکەوتنەوە نییە. ئێستا لەوە چێ بڵێن وڵاتی چین بۆیە توانیوێتی ڕێگری بکات یاخود توانێتی کۆنتترۆل بکات لەبەرەوەی کە ئەو با بڵین ئەو ڕێکارانە گیراوەتەوە، بەڵام هیچ ڕێک نییە جگە لە خۆپاراستن کە تەنیا خۆپاراستنە و خەڵکەکە هەوڵی ئەویان داوەکە خۆیان بپارێزن و خۆپاراستن و ڕێگری لە تەشەنەکردنی نەخۆشی و ڤایرۆسەکان دوو بەشە. بەشێکیان پەیوەندی بە ڕێکار و ڕێنمایەکانی حکوومەتەوە هەیە و بەشێکی دیکەشی پەیوەندی بە جێبەجێکردنی ڕێنمایەکان لەلایەن هاوڵاتیان هەیە. بەڵێ بۆ مەبەستەش ئێمە میوانداری کەسێکی پسپۆرمان کردووە لەو بوارەدا کە نەورۆز عوسمان بەرپرسی نەخۆشیە گواستراوەکانە لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت. ڕۆژ باش دکتۆر سلااوت لێبێ بۆ هیوایان ڕۆژێکی پڕ لە تەندروستی و باشت هەبێ. دکتۆر سەرەتا پێمان بڵێ ئایا ئەو نەخۆشیە گوازراوانە چین و کۆرۆناژ لە نێویاندا یەکێکە لەو نەخۆشیە گوازراوانە؟ سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی خۆشەویستش. سەرەتا نەخۆشیە گوازراوەکان ئەو نەخۆشیانن کە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگوازرێتەوە، یا ڕاستەوە خۆ بێ یان بە ناڕاستەوە خۆ بە هەر هۆکارێکەوە بێت، یان ئەو نەخۆشیانن هەندێک جار کە لە ئاژەڵەوە ئەو گوازرێنەوە بۆ مرۆڤ. ئەمانە هەمویان پێیان ئەوترێ نەخۆشی گوازراوە. هۆکاری توشبوونەکانیش زۆر جیاوازن، هەندێکیان ڤایرۆسین، هەندێکیان بەکترین، هەندێکی تریان هەیە بەهۆی ئەوانەی کە پێیان ئەوترێ پرۆتۆزوا و ئەمانەوە تووشی مرۆڤ بێت. جا بۆ ئەوەی بتوانین خۆمانی لێ پارێزین، بۆی بتوانین کە کۆمەڵانی خەڵکی لێ پارێزین، ئەبێ ئاشنابین بە ڕێگەکانی گواستنەوەیان.
هەر یەکێ لەم نەخۆشیە گوازراوانە ڕێکارێکی تایبەتی هەیە یان شێوەیەکی گواستنەوەی تایبەتی هەیە. بۆ ڕێگرتن لە گواستنەوەی نەخۆشیەکان پێویستە ئەو ڕێگایە بناسین و هەوڵ بدەین ڕێگاکەی لێ بگرین بۆ ئەوەی کە بتوانین کەمترین کەس تووشی ئەو نەخۆشیە بێت و بنەبڕی بکەین یان نەگاتە ئەوەی حاڵەتێکی ئەوەی کە وەکو ئێستا لە جیهاندا ڕوویدا و پەتایەک دروست بکات. بەڵێ دکتۆر ئەوە لە یاد نەکەین کە یەکەم جار سەرەتا بۆ یەکەم جار بوو کە لە ئاژەڵەوە یا حیوانەوە گوازرایەوە بۆ مرۆڤ، بەڵام لە دوای ئەوە لە مرۆڤەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ. کاتە چۆن ئەم ڤایرۆسە لە کەسێکەوە دەگوازرێتەوە بۆ کەسێکی تر، تەنها لە یەک جارە ئەوە ڕوویدای تر لە ئاژەڵەوە ناگوازرێتەوە. ئەمەمان بۆ ڕوونکەیتەوە. خۆی سەرەتا ئەم ڤایرۆسی کۆرۆنایە زۆر دەمێکە ناسراوە، زیاتر لە 100 ساڵە ڤایرۆسی کۆرۆنا ناسراوە و چەندین خێزانی تایبەتی هەیە، زۆر جۆری جیاوازی هەیە. ئەمەی کە ئەم جارە سەری هەڵداوە جۆرێکی تازەیە، لەبەرەوەی تو ڤایرۆسەکان توانای خۆگۆڕینیان هەیە، توانای ئەوەیان هەیە کە ئەو خاسێتانەی کە هەیەنەوە ئەچن کەسەکان یا گیانلەبەرەکانی تر تووشی نەخۆشیەکان بیگۆڕن. ئەوەی کە ڕوویدا ئەم جارەیان لە کۆتایی ساڵی ڕابردووە لە چین، ڤایرۆسەکە گۆڕانکاریی بەسەر هاتووە سەرەتا لە گیانلەبەرێکەوانەیە گەیوە بە مرۆڤ، پاشان ئەو گۆڕانکاریە لەناو مرۆڤ ئاوای لێ هات کە مرۆڤەکەی تووشی نەخۆشی کرد. دوای ئەوەش وای لێ هات گۆڕانکارێکی تری بەسەر هاتووە کە پێی وای لێ کردووە ڤایرۆسەکە ئەو توانایە پیا بکات لە مرۆڤێکەوە بگوازرێتەوە بۆ مرۆڤێکی تر. ئەمەیان کێشە گەورەکەی بۆ مرۆڤایەتی و بۆ تەواوی جیهان دروست کردو بەڕاستی. ئێستا دەنگۆی ئەوە هەیە جۆرێکی تر گۆڕانکاری ڕوویدا بێت، بەڵام هێشتا ئەویان بە تەواوی و بە شێوەیەکی زانستی لەلایەن ئەو کەسانی کە پسوەڕی ئەم بوارن تا ئێستا نەسەلمێنراوە. بەس ئەبێ بزانین هێشتا ئەگەری ئەوە هەیە جارێکی تر و چەند جارێکی تریش ئەم ڤایرۆسە خۆی بگۆڕێت. ئەوەندەی کە هەیە سەبارەت بە ڕێگەکانی گواستنەوە ئەم نەخۆشیە یان ئەم ڤایرۆسە بە دیاریتر بە ڕێگەی بەرکەوتنی ڕاستەوخۆ ئەگوازرێتەوە، بە ڕێگەی هەوا ناگۆزرێتەوە، وەکو هەندێک لە ڤایرۆسەکانی کە هەیە بۆ نمونە ڤایرۆسی سوورێژە یان ڤایرۆسی ئەنفلۆنزا، ئەوانە لە ڕێگای هەواوە ئەگوازرێنەوە، لە هەوادا ئەمێننەوانێ پاشان ئەڕۆنە ناو کۆندامی هەناسەی کەسێکی ترەوە ئەو کەسە تووشی نەخۆشیەکەن. بەڵام ئەم ڤایرۆسە لەبەر ئەوەی تۆزێک بڵین ئەگەر بەراورد بکرێت لەگەڵ ڤایرۆسەکانی تر ئەندازەکەی کەمێک گەورەترە و ماوەیەکی زۆر درێژ ناڕات لە هەوادا، تەنیا لە کاتی کۆکە و پژمینە لەوانەیە بۆ ماوەی مەترێک تا مەترونیەک لە دەمی ئەو کەسەوەیان لە لوتیەوە بێتە دەرەوانێ و پاشان ئەکەوێتە خوارەوە، جا لەسەر زەوی بنیشێتەوە یان لەسەر ئەو شتانێک دەوروبەری بنیشێتەوە. بەم شێوەیە ڤایرۆسەکە چێتە سەر ئەوانە. ئەگەر کەسێکی نزیک هەبێت لەو ماوەیە ڤایرۆسەکەی بەرکەوێت و بچێتە ناو کۆندامی هەناسەیە تووشی نەخۆشە بێ و ئەگەر نە لە ڕێگای ئەوەی کە دەست ئەدرێت لە کەلوپەری دەور و پشت هەروەها لەوانەیە تەوقەکردن و ئەم شتانە وا لە ڤایرۆسەکە بکا بچێتە لەشی بەرامبەرەوانێ و بە ڕێگای چوونە ژوورەوەکەشی زۆر دیارە بریتە لە دەم و لوت و لەم دوایە نەشە سەلمێنراوە کە لە ڕێگای چاویشەوە ئەتوانێت بچێتە ناو لیشی مرۆڤ و مرۆڤەکە تووشی نەخۆشی بکە. دکتۆر نەورۆز، ئێمە ئامانجی بەرنامەکەمان پرۆگرامی ڕۆژ باش بەگشتی ئەوەیە کە چۆن بتوانین زۆرترین ڕێنمایی و ڕێکاری زۆر تون بۆ هاوڵاتیان زیاتر بخەینە ڕوو لەسەرەوەی کە خۆپارێزیان هەبێ لە بەرامبەر ڤایرۆسەکە. ئایا دروستبوونی قەرەباڵغی یاخود شوێنە گشتیەکان و بەریەککەوتن تا چەند کاریگەری زیاتریە بێت لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە؟ هەم تۆکو پسپۆڕێک لەو بوارە باسی ئەوە بکەیت کە هاوڵاتیان چۆن دوورکەونەوە لە قەرەباڵغی و چۆن خۆیان بپارێزن. ڕاستیەکەی ئەوە هەر زۆر ئاشکرایە کە ئەم ڤایرۆسە زانین نە پێی هەیە بڕات نەباڵی هەیە بفڕێ، پێویستی بە هۆکارێک کە بگاتە دەم و لوت و چاوی کەسانی تر. ئەمەش بە ڕێگای بەرکەوتنەوە ئەبێت. بەرکەوتنیش هەتا قەرەباڵغی زیاتر بێ ئەگەری زیاترە، هەتاوەکو خەڵکێکی زۆر زیاتر کۆبنەوە ئەگەری ئەوەی کە یەکێک لە ناویانە نەخۆش بێت یان هەڵگری ڤایرۆسەکە بێت جارێکی تر ئەتوانین بڵێن زیاترە. هەرێکێک لەو نەخۆشانە ببورە.
ئەتوانێت چەند کەسێکی تر توش بکات ئەم کەسانش چەند کەسێکی تر توشەکەن لە کۆتایی ئاگەین بە ئەنجامێک کە لەوانەیە زۆربەی زۆری کۆمەڵ بیگرێت. ئەوە تا دوێنێ لە ئەڵمانیا ئەویان ڕاگەاندۆ کە ئەگەری ئەوەیە لە سەدا هەفتای دانیشتوانی ئەڵمانیا توش ببن. ئەوە لە کاتێکا کە ئەوان ئەو ڕێگار خۆپارێزیانێشیان گرتوۆتە بەر لەبەر ئەوە پێویستە و تەنیا ڕێگەشمان و تەنیا چارەشمان ئێستا لەم کاتا بە تایبەتی بریتە لەوەی کە نەچینە ناو قەرەباڵغیەوە هەتا بۆمان بکرێت و هەتاوەکو زۆر زۆر ناچار نەبین لە ماڵەکانمان نەینە دەرەوە بەو شێوەیە ئەتوانین گواستنەوە و بڵاوکردنەوەی نەخۆشیەکە بوەستێنین یان کەمی بکەینەوانێ هەتا کەمتریش بێتوانێ ئەگەری کۆنتترۆلکردنی زیاترە. وەک ئەوەی بزانم تاونی کە شارەزاوم ئاگدار بم جەنابەت زۆر باوەڕت بە بەستنی دەمامک نییە و کۆنتترۆلیکردنی ئەم نەخۆشیش پێویستەکات دەستکێش لە دەست بکرێت دەمامک بەکار بهێنرێت و کەسەکە پاک و خاوێنی خۆی ڕابگرێت کاتە دەمامک ئەچێتە ڕیزی دەستشۆردن و دەستکێش لە دەستکردن یان بۆ کۆنتترۆلکردنی هیچ سوودێکی نییە دەمامک. ڕاستیەکەی دەمامک پێویستە زیاتر بۆ کەسانی کە نەخۆشن تاوەکو بۆ کەسانی تەندروست. دەمامکەکە ئەتوانێت ڕێگر بێت لەوەی کە ڤایرۆسێکی کەمتر بگاتە ناو ژینگە و بگاتە دەوروبەر یان لە خێرایی ڤایرۆسەکە و ئەو ماوەی کە لێی دەرئەچێت و ئەگاتە بەرامبەر لەو ماوەیە کەمەکاتەوە. بەڵام دەمامک بەو شێوەیە کە یەکەم جار گومانی لێ ئەکرا و خەڵکی وای ئەزانی ئەمە ئیتر تەواو پاراستنیی تەواوی ئەداتێ بەو شێوەیە نییە. دەمامک بۆ کەسانێک پێویستە بە تایبەتی بۆ کە ئەو کەسانی کە لەگەڵ نەخۆشەکانە مامەڵەی ڕاستەوخۆیان هەیە بۆ نمونە کەسانی پزیشکان یان کارمەندانی تەندروستی و پەرستاران یان ئەو کارگوزارانی لەو نەخۆشخانە و لەو جێگایانە کارەکەن کە نەخۆشەکانی تیا دانراون بۆ چارەسەر بێ یان بۆ ئەوەی کە چاودێری بکرێن. کەواتەوانی کە تەندروستن دەمامک ببەستن مەترسی دروستەکات ئەو ناوچەی لای دەم و لوت شێدار بکات و مەترسیەوە بکات کە ئەسڵەن ڤایرۆسەکە ڕاکێشێت ئەگەر کەسەکە نەخێر بەو شێوەیە نییە نەنا بەو شێوەیە نییە مەترسی لەسەر ئەوە دروست ناکات. بەڵام ئەمە یەکەم لەوانەیە هەستێکی پارێزراوی ناڕاست بدا بۆ کەسەی کە دەمامکەکەی بەستووە لەبەر ئەوە گوێنە داتاوەی دەست بدا لە دەوروبەری یان زۆر گرنگی با بەدەستشتن. ئەمە یەکەمیان دوو هەمیان ئەوێ بزانین ئێستا بەهۆی ئەو کێشەی کە ئێستا ڕوویدا و پەتایەکی سەرتاسەری جیهانی ڕاگەیەنراوە دەمامک و ئەو شتانەی کە بۆ خۆپارێزی پێویستە کێشەیەکی تەواوی هەیە لە زۆربەی وڵاتانی دنیادا بۆیە کە ئەوێ هەوڵ بدەین ئەوان ئەو دەمامک و پێویستیانە بمێنێتەوە زیاتر بۆ ئەو کەسانەی کە بەڕاستی پێویستیانە و بەڕاستی نیازمەندی ئەوان کە ئەمان لەلا هەبێت تاوەکو بتوانین ئەوان بپارێزین تاوەکو ئەو کەسانە لە دەست نەدەین کە خزمەت گوزاری پێشکەش بە نەخۆشەکانەکەن چونکە سەنگەری یەکەمی بەرگری کردن و بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسە لەم جەنگە گەورەیەدا تەنیا ئەو کەسانن کە لە پێشەوەی جەبهەکەن ئەوانیش بریتین لە پزیشکان و کارمەندان و پەرستار و ئەو خزمەت گوزارانەی کە ئەم خزمەتانە پێشکەش بە نەخۆش و بە هاوڵاتیانەکەن. بەڵێ کاک نەورۆز ئێستا هاوڵاتیان باسی ئەوەکەن کە بچیتە ناو ژینگەیەکی سروشتیەوە یاخود بڕۆیتە دەرەوە کەمتر کاریگەریە بێ ئەمە تا چەند ڕاستە تۆ بۆیان ڕوون بکەیتەوە کە ئایا لە هەینیە پێم وابێت زۆرێک لە هەینی ڕابردوو هاوڵاتیان سەردانی شوێنە گەشتیاریەکانیان کرد هەرچەندەم هەینیە ڕێگریە کراوە تا ڕادەیەک بەڵام ڕێنمایی تۆ چییە بۆ کەسانی کە ئەچنە شوێنە گشتیەکان یاخود سەیرانگاکان و ناوچە گەشتیاریەکان لەو ڕێگەی و ئەگوێزرێتەوە یاخود ئەگەر هەبێت چۆن لەوە دووچاری بەریەکەوتن و یاخود گواستنەوەی ئەو ڤایرۆسە بن؟ هەمومان نەزانین لە سەیرانەکانە چی ئەگوزارێ خێزانەکان و خزمەکان کۆ ئەبنەوانێ قەرەباڵەیەکی زیاد لە پێویست و نابەجێ دروست ئەبێت. دوای ئەوە ئێمە ئەبێ ببینین و تێبگەین کە کاتێک دەوامی فەرمی فەرمانگەکان و قوتابخانە و خوێندنگە و زانکۆ و ئەو جێگایانە ڕاگیراوە
مەبەست لەوە نییە مۆڵەتێک بین بە خەڵکی بڕات بۆ سەیران مەبەست لەوەیە کە خەرەباڵغیەکان کەم بکەینەوە ئەگەری توشبوون و بەریەککەوتن کەم بکەینەوە بە پێچوانەوە ئەو کاتانە کە لە سەیرانەکان و ئەبێ بە هەڵپەرچێ و تێکەڵاوێکی زۆرە بێ دڵنیا بە ئەگەری زۆر زیاتر هەیە بۆ توشبوون دوای ئەوە هیچ کەسێکی فرای ئەو کەسانە ناکەوێت ینی ئەگەر خوا نەخواستە بەڕادەیەکی یەکجار زۆر بڵاو بووە لەوانەیە ئێمە دەرەقەتی ئەو ژمارە زۆرە نین هەر بۆ نمونە جارێکی تر ئەڵمانیات بۆ دێنمەوە دوێنێ باسی ئەوە کەن ئەڵێن ئێمە تەنها 28,000 تەختی قەرەوێڵەی خەستەخانەکانمان هەیە کە تایبەت بێ بە ئەو جۆرە نەخۆشیانە جا ئەوان بەو شێوەیە نەتوانن و ترسیان لێنیشتە بێ ئەبێ خۆمان بەراورد بکەین بەوان و بزانین ئەگەر خوا نەخواستە بڵاو بێتوانێ لەوانەیە ئەگەری کارەسات زۆر لە ئارادا بێت. جەنابەت وەکو بەرپرسی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان ئەو هەمومانیش ئەوە ئەزانین ئێوەش چون کۆنتترۆلی ئەو نەخۆشیەکەن زۆر زیاتر ئاگادارن لەوەی کە لە ووهان بۆیە کۆنتترۆلکرا چونکە خەڵک نەچوە دەرەوە تێکەڵاوی بەریەککەوتن نەبوو و ڕێگەی سەرکەوتنیان ئەمە بۆ تا ئێستا کۆنتترۆلیان کردو کەواتە قەرەنتینەکردنی کەرەنتینەکردنی خەڵک ئەو گەرنتیە ئەدات بە خەڵک کە نەچنە دەرەوە وەک باسمان کرد لە سەیرانەکان تووشی ڤایرۆسەکە نابن ینی ئەکرێت کەرەنتینەکردن چارەسەرێکی ڕێک بێت بۆ ئەو مەبەستە خۆی تێگەیشتن چارەسەرە تێگەیشتن خۆپارێزیە ئەگەر ئێمە تێبگەین کە ئەم نەخۆشیە بەو شێوەیە بڵاوە بێتوانێ و هەڕەشەکەش بە تەواوی و بە جددی وەکو خۆی وەربگرین ئەو کاتە ئەتوانین پێویستمان بەوە نەبێ حکوومەت بە فەرمی بە زۆری هێزوا لە خەڵکی بکانێنە دەروانێ ئەبێ خەڵکی خۆی تێبگات ئێمە ئێستا بەداخەوە ئەڵێم هەندێک جێگا ئەبینیت لە شوێنە گشتیەکان لە هەندێک چایخانە و لە هەندێک کافێ و ئەلەو جێگایەنە قەرەباڵغێکی یەکجار زۆری نابەجێ کۆبووتەوانێ ئەمانە ئەبێ بزانن زۆر لە مەترسی توشبووندان بۆیە کە ئێمە ئەو تەجروبەی کە لە شوێنانی تر هەیە بە شێوەیەکی باشتر پیادەی بکەین با ئێمە خۆمان نەینە دەرەوە چونکە کە خۆمان نەهاتینە دەرەوانێ ئەوەمان کرد بە کەلتورێک لە ناو خۆمانە کاتێک کە پێویست نەبوو نەینە دەرەوە ئەمە خۆپاراستنە بێ لەم نەخۆشیە و لە گەلێ نەخۆشی تر کە لەوانەیە لە ئایندا سەر هەڵبا ئێمە نازانین لەوانەیە مانگێکی تر ساڵێکی تر دوانی تر چی ڕووبدا دڵنیا بن شتی تر سەر هەڵدا چۆن کەس بە تەمای ئەم ڤایرۆسە نەبوو بەو شێوەیە بڵاو بێتوانێ بە تەمای ئەوە بین شتی لەوانەیە لە وەکو ئەم و خوانەخواستە خراپتر لەمەش بڵاو بێتەوە بۆیە ڕێنمایی و تێگەیشتن لە ڕێنماییەکان کلیلی سەرکەوتنی هەمولایەک. بەڵێ دکتۆر نەخۆشیە گوازراوەکان پەیوەندی بە تەمەنەوە هەیە یاخود بۆ نمونە مناڵێک گرتبێتی چۆنە گوێزرێتەوە بۆ بە تەمەنێک یان ئەڵێن باز لەواکەن کە مەترسیەکەی لەسەر ئاستی تەمەنەکان جیاوازە ئەمە چۆنە و بۆمان ڕوونکەیتەوە خۆی ئەوەی کە تێبینی کراوە ئەو مەترسی کە لە چەند گروپێکی تەمەنەکانە هەیە جیاوازە زۆرترین ڕێژەی مردن لە نێوان ئەو کەسانەیە کە تەمەنیان لەسەر و 80 ساڵە من باسی ئامارەکانی چینت بۆ کەم کە سەرەتا لەوێ سەری هەڵدا و پاشان هەتا ئێستاش بە بەراورد بە هەموو جیهان زۆرترین ژمارەی حاڵەتەکانی تیا تۆمار کراوە لە هەموو جیهانە نزیکەی 120,000 تۆمار کراوە تا ئێستا 80,000 تەنیا 80,000 و وردەیەکی لە چین بووە بۆیە ئەو شتانی کە هەمانە ئەو زانیارێنین دەربارەی ئەم نەخۆشی هەمانە هەمووی هی ئەوێ ئەو کەسانی کە بە ساڵات چوون لەسەر و 80 ساڵن ئەوانە مردنیان زیاترە پاشان دوای ئەوانەی لە بینی 70 بۆ 80 پاشی ئەوانەی لە 60 بۆ 70 ئەمەی کە تێبینی کراوە بەو شێوەیە هۆکاری دیاریش ئەوەیە کە تەندروستی ئەو کەسانەی کە بە ساڵات چوون زیاتر وەکو پێویست نییە بە سیستمی بەرگری لەشیان پێویست نییە چونکە چاکبوونەوەی ئەو کەسانی کە ئەیان بینین پەیوەندی هەیە ڕاستەوخۆ بە سیستمی بەرگریەوە ئەگەر کەسێک گەنجیش بێت و سیستەمی بەرگری لاواز بێ بەهۆی هەر هۆیەکەوە بێ بە نەخۆشی بێ یان بە بەکارهێنانی دەرمان بێ بە هەر شتێکی تر ئەو کاتە گەنجەکەش
وەکو پیرەکە ئەگەری مردنی هەیە و مەترسی لەسرە بەڵام بە تایبەتی ئەو کەسانەی بە ساڵات چوون خانمانی دووگیان و مناڵی خوار 5 ساڵ سیستمی بەرگریان هێشتا تەواو نییە هەرچەنە لەم نەخۆشیە ئەوەی کە تێبینی کراوە تا ئێستا مناڵانی خوار 9 ساڵ مردن تیایانە ڕووی نەداوە بەڵام توشبوون هەیە تیایانە کەواتە تەمەن دۆخی تەندروستی و هەروەها ڕەگەزی کەسەکە دەکرێت بڵین ڕەگەزی کەسەکەش بخێنە ئەو شوێنەوە بڵین ڕەگەزی کەسەکە هۆکار ئەبێت بۆ نمونە ژنان چونکە هەڵگری یاخود کرۆمۆزۆمی ئەکسیان هەیە و هەروەها لەگەڵ ئەوەشە ئەسترۆژینیان هەیە ئەکرێ بڵین بەرگری لەشیان بەرزترە چونکە جەناب دەڵی بەرگری لەشی بەرزتر بێت توش نابێت و بەپێی داتاکان تا ئێستا هۆکاری مردنی ئەوانەی کە مردوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پیاوانە 2.8 بووە بەڵام لە ژنانە 1.7 بووە کاتە بەرگری لەشی ژنان ئەکرێ بڵین زیاترە بەرامبەر بەم ڤایرۆسە خۆی ئەمە پەیوەندی ڕاستەوخۆی بە جۆری هەڵسو کەوتەوەیە ئەبێ بزانین بەهۆی سروشتی مرۆڤوانێ پیاوان زیاتر ئەچنە دەر بەڵێ لەبەر ئەوە زیاتر ئەگەری بەرکەوتنیان هەیە لەگەڵ ڤایرۆسەکە و زیاتر ئەگەری توشبوونی نەخۆشییان هەیە نەکەرم نەخۆشیەکانی تر ئەو بە تایبەتی گواسراوەکان بۆیە ئەتوانین بڵین سیستمی بەرگریان لەوانەیە بەو هۆیەوە لاواز بێت کە پاشان ئەگەری بەرکەوتنیان زیاترە لەبەرەوە بینین ڕێژەیەکی زیاتر لە پیاوان لە ناو نەخۆشەکانە ئابینین چۆن زیاتری شتیانە نەخۆش ئەەکەوێت بەو شێوەش زیاتر ڕێژەی مردنیان تیا تۆمار ئەکرێ لە بیرمان نەچێ هەموو کاتێک بیری خۆمانی بێنینەوە ئەم نەخۆشیە تا ئێستاش تازەیە ئەمڕۆ ئێمە ئێستا هێشتا لە 12 مانگی سێین ینی ئەوەتەی کە بە تەواوی و بە فەرمی بەڵاو کراوەتەوانێ تەنیا 2 مانگ و ئەم 12 ڕۆژەی بەسەرا ڕۆیوە جگەلەوە هیچ زانیاریەکی تر نییە بۆ دانانی لێکۆڵینەوە بۆ بە دوواداچوونی ئەم نەخۆشیە هەم پێویستمان بە کاتێکی زیاترە هەم پێویستمان بە شارەزاییەکی زیاترە و بە سەرچاوەیەکی مرۆیی و زانستی زیاترە بۆیە ناتوانین ئێستا ڕاستیەکەی ئەوەی کە هەیە بڵین بەهۆی ئەوەیە ئەمەی تەنیا ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە پێی ئەوترێ بینین یان بە عەرەبی پێوترێ مشاهدات ئێمە ئەو زانیاریانە بۆ شێوە کۆکەینەوانێ و لێکی ئەدەینەوانێ بەڵام ئەسڵی مەسەلەکەی چۆنە ئەو بێ دوایی لێکۆڵینەوەی بۆ بکرێت بەڵێ بەڕێز دکتۆر نەورۆز عوسمان لەگەڵمان بووی لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە زۆر سپاس بۆ زانیاریەکانێ سپاس بۆ پەیامەکەت زۆر سپاس سپاس بێ بەرەبەیانی ڕۆژی 12 ئازاری ساڵی 1991 خەڵکی ئاکرێ و دەوروبەری هاوشێوەی شارەکانی دیکەی کوردستان و بەشێک ئەو بەشەی کە لە شار شاشکەکان کە لە ڕاپەڕی نابوون و ڕاپەڕینان کرد ئاکرێش بە هەمان شێوە دام و دەستگاکانی ڕژێمی باسی چۆسەریان و ڕاپەڕینی لەوێش کردووە قشلی ئاکرێ کە پێشتر شوێنی ئەشکەنجەدانی خەڵک بوو لەلایەن ڕژێمی بەعەز ئێستا کاری ئەوەی بۆ کراوە کە نۆژەن بکرێتەوە و دەکرێت ببێتە ناوەندێکی ڕۆشنبیری و هونەر. ئاکرێ ئەو باژەڕی ڕۆژهەڵاتە پارێزگەها دووکەیە ku di spêdehiya dazdeyî adara sala 1991 de xelkî bişkandina dergehê vê qişlê kilîla serheldanê radestê tevî sinûrên parêzgeha xwe diket. Ev avahî ku li ser demê rejima behsa jinavçûyî cihê eşkencedana xelkê bêguneh û niştîvan perwerê Akrê bûye. Lê di nihada û piştî derbasbûna 29 salan weke tê gotin kariyê li ser dihêt kirin ku bibît navendek rûşenbîrî û huneriyê parastina keltûrê vî bajarî. Ev qişta li ser demê rejima behs bû eşkencedana xelkê metatekarînan fema wekû rêveberiya şînwarin Akrê me em ê kar li ser vê qiştê dikin ji bo nûjerkirinê ku em dîrûka vê qiştê li ser demê rejima behs bigorîn bixîne qalbê
ڕۆشنبیری و هوەری ku em layanekî dîke nemayiş bikin ji bo xelkê dever akirê. Wênegir Elî Mustafa ku parêzerê wêneyên akirê tên nas kirin. Êke ji wan kesan ku di roja serheldana bajarê xwe da yê rabibûyînekirina dilxweşiya xelkî û ew de diyar kirin. Ku serheldana bajarê bi dîlan û stran gotinê li ser dijminî da bi ser ket. سرهردان باجار آکره جدای الهمی سرهردان باجاری دی چونکی آکره کلیلی و گوتن استرانا و راقصین دجمنا خدا کرده داریم حتی نوکش یول بیرامن او خوشی و او کیف خوشی او هاتیا کرن باجار آکره پشتی سرهردانه آکرê ku di serdemê bersyan de bi navan de giring dihat dîtin. Ji ber vêyekê serkeftina serheldanê di vî bajarî de wireyiyê bû tevî xelkê parêzgeha dûkê peyda diket û bi vêyekê kilîla serkeftina serheldanê li vî bajarî radestî tevî bihedînanê tê kirin. Arî Hesên Kurdistan 24 Akrê. با بەیەکەوە هاوشێوەی ڕۆژانی پێش و بینەری کەشوهەوای کوردستان بوو. حکوومەتی تایوان بە مەبەستی پڕکردنەوەی پێداویستی ناوخۆیی وڵاتەکەی بۆ دەمامەک کارگەیەکی دروستکردنی دەمامەکی لە یەکێک لە گەورەترین بەندینخانەکانی وڵاتەکەی داناوە. بەم شێوەیە هەم دەتوانێت لە ڕووی ئابوووریەوە یارمەتی وڵاتەکەی بدات و بە شێوەیەکی دیکەش ناهێڵێت قەیرانی دەمامەک دروست ببێت. ئەمە لەم ئین هاوسە پێکەوە دێ. تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆڕۆنا و توشبوونی نزیکەی 120,000 کەس بەم ڤایرۆسە لە زۆرینەی وڵاتانی جیهان وای کردووە خواست لەسەر بەکارهێنانی دەمامک زیاتر بکات. بەمەش زۆربەی وڵاتان دەستیان بە دامەزراندنی کارگەی دروستکردنی دەمامک کردووە. تایوان یەکێکە لە وڵاتانەی کە لە یەکێک لە گەورەترین بەندینخانەکانی کارگەیەکی دروستکردنی دەمامکی دامەزراندووە و بەندکراوەکانیش تێدا کار دەکەن.
لە دوای بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە کاتێک بنەماڵەکەم دەهاتن بۆ سەردانیکردنم دەیانگوت کە دەمامکیان دەست ناکەوێت من پێیانم گوت کە ئێمە لێرە کارگەیەکمان هەیە کە دەمامک تێیدا دروست دەکەین دەمامکتان بۆ دابین دەکەم کاتێک دەست بە دروستکردنی دەمامکەکان دەکەم هەستێکی زۆر خۆشم هەیە کە بەو کارم دەتوانم گیانی هاوڵاتیانم ڕزگار بکەم و منیش هاوکاری کۆمەڵگا دەکەم. بەندکراوەکان پێشتر لەم کارگەیە جلوبەرگی تایبەتی ناو بەندینخانیان دروستە کرد بەڵام ئێستا بەهۆی تەشەنەسەندنی ئەم ڤایرۆسە کوشندەیە دەستیان بە دروستکردنی دەمامک کردووە و هاوکاری کۆمەڵگەکەیان دەکەن ئەوان بە بەردەوامی کار دەکەن تاوەکو بڕێک پاریان دەست بکەوێت بۆ خەرجیەکانیان. ئێمە لەم کارگەیە دوو جۆر دەمامک دروست دەکەین جۆری یەکەمی ئەو دەمامکە ئاساین کە بۆ بەکارهێنانی ڕۆژانە بەکاردێن جۆری دووەمیشی ئەو جۆرە دەمامکانان تایبەتە بە پزیشک و پەرستارەکان لە 13 مانگی ئادارەوە ئێمە دەستمان بە کارکردن کردووە و تا دێت ژمارەی داواکاریەکانمان زیاتر دەبێت. ئەم پلانەی حکوومەتی تایوان با مەبەستی کۆکردنەوەی بودجە بۆ هاوکاریکردنی کۆمەڵگە و قەرەبووکردنەوەی زیانەکانە کە بەهۆی کۆڕۆناوە بەرئابووریەکەیان کەوتووە. نرخی هەر دەمامکێکیش نزیکەی $1 هەروەها لە داهاتی فرۆشتنی دەمامکەکانیش موچەی بەندکراوەکان دەدرێت. دنا فەرێقی کوردستان 24 بەو هۆی کە کۆڕۆنا تەوقی زەوی یا زۆربەی وڵاتانی جیهانی گرتوتەوە کاریگەری لەسەر زۆربەی شوێنەکان لەسەر هەموو سێکتەرەکان دروست کردووە کە چەندین چالاکی هوەری و ئاهەنگ و فستیڤالی هەڵوەشانەوە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە 6 وڵاتی جیهان و کاریگەریە مەترسیەکانی ژمارەیەک چالاکی هوەری و نمایشی فیلم و ئاهەنگی هونەرمەندانی جیهانی هەڵوەشانەوە یەکێک لەو هونەرمەندانەی بەهۆی کۆڕۆنا چەند ئاهەنگێکی هەڵوەشاندۆتەوە خانمە هونەرمەندی لوبنانی لیسایە کە بڕیار بوو چەند ئاهەنگێک لە ژمارەیەک شاری جیهان و هەروها لە نەویشیاندا هەولێر ساز بکات هاوکات ئەڤرێل لڤینیش بە هەمان شێوە کە ئەستێرێکی بەناوبانگی جیهانی و 12 ئاهەنگی هەڵوەشاندۆتەوە کە بڕیار بوو لە چەند شارێکی ئاسیا ئەنجامی بات و پێشبینیش یەکرێت ئەو هونەرمەندە ئاهەنگەکانی و لە وڵاتانی ئەوروپاش هەڵوەشێنێتەوە. و لەلایەکی دیکەوە بەرهەمهێنانی فیلمی No Time to Die کە نوێترین زنجیرە فیلمەکانی جیمز بۆندا بەهۆی مەترسی کۆرۆنا نمایشی فیلمەکە لە چین هەڵوەشاوەتەوە. هەروەها دەیان هۆڵی سینەما لە چین، ژاپۆن، کۆریای باشوور و چەند شارێکی دیکە ئیتالیا داخراون. I wonder, did you ever choose not to? The end you always feared is coming. And the blood will be on your hands. کۆڕۆنا لە هندستان کاریگەری لەسەر ڕەنگەکان دادەنێت بەڵام ئاهەنگەکانی ئەو فستیڤالە بێڕەنگ ناکات بۆ مەرجەی ڕەنگەکان بە وشکی بەکار بهێندێ بەبێەوەی لەگەڵ ئاویان بوون و عتر و ئەو بابەتانە تێکەڵ بکرێ ئەویش بۆ کەمکردنەوەی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناکەیە هەرچەندە بەهۆی کۆڕۆناوە دەیان ئاهەنگ و فستیڤال کە باسیشمان کرد لە جیهان وەستاوە و یاخود دواخراوە بۆی کە مەترسیەکانی کۆڕۆنا کەمتر بێتەوە بەڵام هندیەکان سوور بوون لەسەرەوەی کە فستیڤالی ڕەنگەکان ساز بکەن لەم ئینهاسەدا بینەریە بین. هۆلی گواجگەلەوەی ڕیشەیەکی ئاینی هندۆسی هەیە لە بنەڕەتدا فستیڤاڵێکی نەتەوەیی هندستانە لە وەرزی بەهار بەواتای دووبارە ژیانەوەی زەوی و ماڵئاوایی لە وەرزی زستان و پێشوازی لە ڕەنگاوڕەنگی و بۆنی خۆشی گوڵ و درەخت و سەوزایەکانی بەهار دێت. ساڵانە نەک لە هندستان بەڵکو لە زۆربەی وڵاتانی جیهانی وەکو نیپاڵ، بەنگلادش، سریلانکا و پاکستان و لەم دواییانەش وڵاتانی ئەوروپی و تەنانەت لە کوردستانیش ساز دەکرێت. بە هاویشتنی پۆدرەی ڕەنگی بەهاری وەکو سوور و پەمەیی و سەوز و شین و زەرد تێکەڵکردنیان لەگەڵ بۆنی خۆش بە ئاهەنگ و سەما ئەم فستیڤاڵە ساڵانە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەبوو. بەڵام ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو بەهۆی تێکەڵ نەبوون و گرنەبوونەوەی خەڵکی لەو شوێنە گشتیانە ڕێگریکردن لە زیاتر بڵاو نەبوونەوەی کۆرۆنا و کە پتر لە 40 کەس
لەم وڵاتەدا هەڵگری ئەم ڤایرۆسەن سەرجەم چالاکیە کۆمەڵایەتیەکان بە تایبەت ئەم فستیڤاڵە ئاینی و نەتەوەیە بە شێوەیەکی دیکە ساز دەکرێت. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و زیادبوونی ڕێژەی توشبان بەم ڤایرۆسە ئەم ساڵ کەمتر خەڵکی بەشداریان کرد و خواستە سەرکردنی ڕەنگەکان زۆر کەمتر بوو چونکە دەوترێت زۆربەی ڕەنگەکان لە وڵاتی چینەوە هاوردەکراون و نازانین تا چەند ئەم هەواڵە ڕاستە. لەم بڕیارەشدا زیاترین زیانمەند خاوەن کۆمپانیا و فرۆشگاکانی فرۆشتنی ئەو جۆرە ڕەنگانن کە ڕەنگەکانیان لە وڵاتانی چینەوە هاوردە کردووە. گەرچی چین بۆ سەرتاسەری جیهان هەموو جۆرە شتومەکی بەرهەمهێناوە، بەڵام ئێستا چین بۆتە دایکی ڤایرۆسی کۆرۆنا، ئیدی ئەو خواستەی جاران لەسەر کاڵا و شتومەکی ئەوان نەماوە. هاژە چونکە با بڵین ئەو ڕەنگانە کە بەکار ئەهێنرێت ڕەنگێکی سروشتین لە وڵاتی هندستان خۆی بەرهەم دەهێنرا پێشتر، بەڵام ئێستا لەوەتەی چین هەموو شتێک بەرهەمێنێت تەنات جلی کوردی شاڵی جلوبەرگی پیاوانیش فترێ لەم پێش ئەم بیست و ئەمزانی کە لە چین بەرهەمەهێنێت. ئێستا هندیەکانیش وەکو ئەو وایە کە ئێستا ئەو ڕەنگارە لایەن ئەوانەوە بۆیان دێت زۆر بۆیان ئەستەمەکەن نە بتوانن سەما بکەن نەبتوانن هەر بەناو بە ڕنگ و بە سەما بەناو بانگن هندیەکان حەلیان نییە هەم لە فستیڤاڵە جۆرە و جۆرەکانیان و چەندین بۆنەی کلتوری و جیاوازیان هەیە و ئەو ڕەنگانە خۆیان پێ ناگیرێت هەر ئەبێ کۆرۆنایشە بێت و بەیەکەوە ئێستا بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبین. $100 ئەمریکی بەرامبەر بە 121,500 دینارە، 100 یۆرۆ بەرامبەر 135,000 دینارە، 100 پاوەندی بەریتانی 156,000 دینارە، 100 لیرەی تورکی بە 19,800 دینارە، 100,000 تومەنی ئێرانی 8,000 دینارە. نرخی ئەمڕۆی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە. مسقالێک زێری عیار 24 بە 320,000 دینارە. مسقالێک زێری عیار 21 بە 280,000 دینارە و مسقالێکی زێری عیار 18 بە 235,000 دینارە. ڤایرۆسی کۆرۆنا ژیانی هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گۆڕیوە. سعودیا ڕێکاری توندی بۆ خۆپاراستن گرتوۆتە بەر. حەج و عومرە بۆ ماوەیەکی کاتی ڕاگیرە، نوێژی هەینی لە مزگەوتەکانی ئێران، بەڵام تەنها ئڤنتێک کە لە دووبەی بەڕێوە چیە و ماوە فستیڤاڵی کۆمیدی دووبەیە. با پێکەوە تەماشای بکەیت. زۆربەی میوانانی ئەم فستیڤاڵە دەمامکیان پۆشیوە، بەڵام ئەم ماسکانە ئاسایی نین. لەبری ئەوە ماسکی ورچ و ئێسکی کەل لەسەر و دێ و درنجە. کاتێک دەیتە فستیڤاڵی کۆمیدی دووبەی نەهەنگەکان پێشوازی لێ دەکەن، لێرە هەمووان کاتێکی خۆش بەسەر دەبن. فستیڤاڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کۆمیدیا و فیلم چەند ڕۆژێکە لە دووبەی کراوەتەوە. لە شاری باڵەخانە هەوربڕەکان کافتریا و ڕێستۆرانتە شەوانەکان داخران، ئەمەش لە ترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە زۆربەی ناوچەکان. ئەم فستیڤاڵە هەلێکە بۆ پێشاندانی فیلم و ئەنیمەیشنە کۆمیدیەکان و تەنانەت هۆکارێکە بۆ سەماکردن. زۆر دوودڵ بووم چونکە دایکم هەردووبارەی دەکردەوە دەیگوت مەچۆ نابێ بچین. لە کۆتایی وتی ئەگەردەتی زۆر ئاگاد لە خۆت بێ لەبەرەوەی دوو پەنجەوانم بەسەر یەکدا لەدەست کردووە، بەڵام بێگومان نەتەوقیم. تەنیا پارێزگاریکردن بە ئەرکی سەرشانی خۆم دەزانم. ئەگەر ئارەزوود لێت چێژ لە کاتەکەی وەرگری ئەوە پێویستە هەندێک ڕێکاری خۆپارێزی بگریتە بەر و هیچی تر. ئەم ڕێزەکانی خۆپارێزی بەردەوام لە بەردەست میوانەکاندان. ماسکەکان دەدرێنە دەستی ئامادەبووان و داوای پۆشینیان لێ دەکرێت. لە هەفتەی پێشووەوە هەموو قوتابخانە و زانکۆکانی دووبەی داخراون، بەڵام ئەم فستیڤاڵە تا چەند ڕۆژێکی تریش بەردەوام دەبێت. من بە بەردەوامی دەمامک دەپۆشم، بەڵام ئەمڕۆ باشتر ڕووی خۆمم داپۆشیوە. کۆرۆنەوام لێ ناکات بەترسم، بەڵام خۆم دەپارێزم و چێژ لەم فستیڤاڵە کۆمیدیە دەبینم. لێرە ئەمرازەکانی پاکردنەوەی دەست لە بەردەستن.
ماسک دابش دەکرێت تەنانەت ئەگەر هەست بە دوودڵی بکەیت پزیشکی تایبەت لێرەیە بۆ پشکنینت. ساڵانە لە زۆربەی وڵاتان فستیڤاڵی جۆرا و جۆرتر ئەنجام دەدرێت بەڵام ئەمساڵ بەهۆی بارودۆخەکەەوە کەمتر دەبینرێت لێرە دەیانەوێت ژیان بە ئاسایی پیشان بدەن هەتا ترس و دڵە ڕاوکێ لە ناو خەڵکدا کەم ببێتەوە. ئێستامانەوێت بە خوێندنەوەی ئەم هەواڵە ئارەزوی خواردنتانتیا بجوڵێنین چکە خۆمان زۆر برسیمانە بەرچایمان نەکردووە و خوێندنەوەی هەواڵێکی ئاوهاش ئەوەنەیتر برسیمانەکات کە پیاوێک لە ماوەی 38 خولەکدا 32 ماکدۆناڵی خواردووە و لە گرتێکی ڤیددیۆییکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیاکانی جیهان بڵاوکراوەتەوە دەردەکەوێت پیاوێکی تەمەن 36 ساڵ ڕیکۆردێکی جیهانی دەشکێنێت لە ماوەی 38 خولەک و 15 چرکە 32 ماکدۆناڵ دەخوات. بە گوێرەی پێوانەکانی خواردن و پزیشکیش خواردنی 32 ماکدۆناڵ دەکاتە زیاتر لە 18,000 کالۆری کە زۆر زۆرە چۆن هیچی بەسەر نەهاتۆ نازانم. لە ساڵی 2018 ڕیکۆردێکی خواردن بە ناوی کەسێکی دیکەەوە تۆمار کرابوو کە ئەو لە 10 خولەکە 74 هۆتدۆگی خواردبوو. بێچێت هۆتدۆگەکە کەمێک بچووکتر بوو بێ بەس ئەم مەکدۆناڵدێکە ئێسامەی خوارد نازانم تا چەند بەسەبێت چەند ڕۆژ پێش ئەوە نانی نەخوارد دەبێت ئەبێ پێش ئەوە زۆر خۆی برسی کرد. ئەگەر توانێەوە هەبێت زیاتر بخواتن بەڵێ بەم شێوەیە هاتیینە کۆتایی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بەڵام لە بیری مەکەن سبەی هەینیە لە ماڵەکانتان بمێننەوە کاتەکانتان لەگەڵ خێزانەکانتان بەسەر بەرن و مەچنە دەرەوە هەر بەگوێرەی ئەو ڕاگەنراوی کە دەستەی گەشت و گوزاریش بڵاوی کردوتەوە کە ڕێگری ئەکرێ و شوێنە گشتیەکان و سەیرانگاکان بە هیچ شێوەیە بەڕووی هاوڵاتیاندا ناکرێتەوە بۆیە تکایە قەرباڵغی لە شقامەکان و شوێنە گشتیەکان و هاوینە هەوارەکان دروست مەکەن. و هیوادارین کە هەمووتان تەندروست و لەش ساغ بن و سبەی هەر هەمووی لە ماڵەوە بێت و بۆ هیچ شوێنە دەرنەچن تکایە چونکە تەنها هاوکار بۆ ئەوی کە ئەم ڤایرۆسەمان لێ دوور بکەوێتەوە ئەوەی کە خۆمان بپارێزین ئەویش بە بوونمان لە ماڵەوە دەرنەچوومان و تێکەڵ نەبوونمان هەر شاد بن.